لە چ شتێکی ژیانت پەشیمانی؟ بە خودای ئامۆزا پێشتر ئەم هەندێک وەخت خۆی باش نەبووم بەڕاستی پێ بێم، بەڵام ئێستا لەگەڵ تووشی نەخۆشیێک بووم، کرۆنە بووم، پار مانجی دەبوو، لەوەتیان ژین خۆمە باش زانم، بەڵام پێشتر وڵی باش نەبووم، یعنی لە ڕووی دین و لە ڕووی هەندێک شت کەش. کەواتە نەخۆشیەکەت بۆە هۆکارێک لە بۆ گەڕانەوەت؟ بەرێ نەخۆشەکەم بۆ هۆکارێک بەڕێ بەڕاستی بێم نەخۆشەکەم ئەمەن پێشتر بەڕاستی لە ڕووی دینیش زۆر ئەوەنەوە، بەڵام ئێستا لەگەڵ ئەوەکە نێژیش دەکەم بە تەواوەتی گەڕامەوە لە ڕووی ئەم شتەچی. ئێستا تۆبەت کردی و گەڕایەوە؟ بەێ تۆبەم کرد لەگەڵ کرۆنەکەم، ئەم چکۆم کرۆنەکەم کرد زۆر بەخراپی، بە دوو ئۆکسیجە پشیمدات، وعدمدا وتم بەس ئەو جارە چاپ ببم من جارشکە ئەوانی کە کریتم دووبارەی نەکەمەوە. ئێستا ژیانی ئێستاد لەگەڵ پێشگەڕانەوە زۆری فەرقە؟ بەێ زۆری فەرقە. ئێستا بە خدای ئەوەی یعنی بەڕاستی ئەوی لۆ خۆی بگونجێتەوە، ئەمە نێش بە تایبەتی نێش سەرەکی ئیسلامە، ئەمە بەچی ئیسلامی بە نێش. ئێستا من نێش دەکەم بەخوای زابەزاس بەنامێکگەنا معدل نێژەکانم بە کامی دەکەم هەر 5 فەرزە. لە ڕووی دەرونیەوە چۆنی وابزانم لە کاتێک کە نوێژ دەکەیت چۆنی؟ لە ڕووی دەرونیەوە زۆر باشم، پێشتر دایم درمتون بوو، پێشتر پێشەوەی نێژ بکەم دایم درمتون بوو، یعنی دایم حەسەبی دەبووم، بەڵام ئێستا نا، ئێستا لەگە پێشان لە پارکردنم کرد لەو کاتی ڕام زۆرم فەرق کردیە، لە خۆم حەز پێ دەکەم زۆرم فەرق کردیە. پەیامت چییە بۆ کەسانێک کە وەکو جەناببوون لە ڕابردوودا؟ وڵی پەیام داوە لەو برادران دەکەم داوام لە هەموو خەرکەشی دەکەم، بەڕاستی پێم ئەوەی لە خۆی بکە ئەو هەوە ئەویت کە هەموو فشەیە بەس لۆ خوای، چکە پارە تەبی نەبی هەدەمری، هەتبی نەتبی زۆر تەبی کەمت تەبی هەدەچێ بنە عەردە، کەمالم دەژمنی بەسەر برنی بیر باشترە نەک بە هاشک بەسەر شۆڕی. کەسە بۆ لە ناسینی کەسەکان ینی پەشیمان بووی بەڵێ خۆزگە فرانم نەناسی باە بەرێ وەیە ئێستا یەکمە حاز دەکەم هەندێک کەسم هەنێ ناسی باە، ئارێ بەخوای زۆر کەسێ ئێستا دەبێ هەنەم ناسی باە لە ژیانمدا بریا نەشم دیتا باە. لەبەرچی؟ بە خودای زۆر کەسێ درێ یعنی بینی خزم و برادر ئەکۆ زاروێ خزم هەموو ئێستا بە خزمی خۆی پیاوە، بەڵام هەموو خزمەکیش نا، برادر زۆر لە خزم باشتر.